سڵاتان لێ ببینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی دووشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. درێژەی مانگرتنی کامیۆنداران لە شارەکانی کوردستان و ئێران، ناڕەزایەتی خەڵکی باوەرێزی سنە لە ئاسفڕێدانی زبڵ و پاشماوە، ناڕوونی چارەنووسی 5 هاوڵاتی دەست بەسەرکراو لە سەقز، خۆپیشاندانی کرێکارانی ئەرکان سالز لە شێرکەتی نەوت و گازی گەشتساران، ڕێپێوانی خانشینکراوانی سەنعەتی فولاد و معدەن لە ئێسفەهان، کۆبوونەوەی خانشینکراوانی تەمین اجتماعی لە چەند شاری ئێران، کۆبوونەوەی ئێرانیانی ئازادیخوازی کانەدا بۆ پشتیوانی لە کامیۆنداران و چوارەمین ڕۆژی مانگرتنی کرێکارانی شارەوانی لە ئیزمیری تورکیا. درێژەی مانگرتنی کامیۆنداران لە شارەکانی کوردستان و ئێران. ڕۆژی یەکشەممە 11 جۆزەردان کامیۆنداران لە شارەکانی کوردستان و ئێران بۆ 11هەمین ڕۆژی بەردەوام دژ بە دۆخی سەختی پیشەیی و مەعیشەتی درێژەیان بە مانگرتندا. بەپێی ئەو دیمەنانە بەدەستمان گەیشتووە شۆفێرانی بار هەڵگر لە شارەکانی کوردستان کرماشان و ئیلام پێداگریان کردووە لەسەر مافەکانیان و درێژەیان بە مانگرتن داوە. لە شاری سنا شۆفێرێکی دیکە بە ناوی عەتا عوزەیری لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دەست بەسەر کراوە. لە شاری تاران پایانەی باربەری چۆڵکراوە و کامیۆنداران بەردەوام بوون لەسەر مانگرتن. لە لایەکی دیکەوە 9 شۆفێری بار هەڵگر لە شاری قەزوین لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراون. ناڕەزایەتی خەڵکی باوەرێزی سنا لە ئاسفڕێدانی زبڵ و پاشماوە. دانیشتوانی گوندی باوەرێزی سنا ڕۆژی یەکشەممە 11 جۆزەردان لە ئاسفڕێدانی زبڵ و پاشماوە لەلایەن هاوڵاتیانەوە ناڕەزایەتیان دەربڕی. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ خەڵکی شاری سنە لە ڕۆژانی پشوداندا بۆ گەشت و سەیران سەردانی ئاوایی باوەرێز دەکەن، بەڵام بە دوای خۆیاندا زبڵ و پاشماوەیەکی زۆر بەجێ دەهێڵن. کەڵەکەبوونی زبڵ و پاشماوە لە شەقام و کۆڵانەکانی باوەرێز ناڕەزایەتی دانیشتوانی ئەو گوندەی بە دوای خۆی داهێناوە و ناڕازیان داوا لە هاونیشتمانیان دەکەن ڕێز لە خەڵکی ئەو گوندە و ژینگەی ناوچە بگرن. ناڕوونی چارەنووسی 5 هاوڵاتی دەست بەسەرکراو لە سەقز. وێڕای تێپەڕبوونی 7 ڕۆژ بەسەرکاتی دەست بەسەرکرانی سۆران سوڵتانی، ڕەحیم قودرەتی، هیوا ئەحمەدی، ئیدریس عەلی موحەممەدی و محەممەد زەبیحی چارەنووسی ئەو شارومەندانە بە ناڕوونی ماوەتەوە. ڕۆژی دووشەممە 5 جۆزەردانی 1404 هەتاوی ئەو 5 هاوڵاتیە لەلایەن ئەدارەی ئیطلاعاتەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزران. لە ماوەی یەک هەفتەی ڕابردوودا ئەو 5 شارومەندە هیچ پەیوەندیکی تەلەفۆنیان لەگەڵ بنەماڵەکانیان نەبووە و لە دەستڕاگەیشتن بە پارێزەر بێبەش کراون. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بەندکرانی سۆران سوڵتانی، ڕەحیم قودرەتی، هیوا ئەحمەدی، ئیدریس عەلی موحەممەدی و محەممەد زەبیحی لەبەردەستانیە. خۆپیشاندانی کرێکارانی ئەرکان سالز لە شێرکەتی نەوت و گازی گەشت. ڕۆژی یەکشەممە 11 جۆزەردان کرێکارانی ئەرکان سالسی شاغڵ لە شێرکەتی نەوت و گازی گەشتساران دژ بە نەدانی داخوازیەکانیان خۆپیشاندانیان کرد. کرێکارانی ناڕازی بە بەدەستەوەگرتنی پلاکارت و وتنەوەی دروشم، خوازیاری زیادکردنی حەقدەست، وەلانانی جیاوازی، دابینکردنی ئیمکاناتی ڕفاهی، وەلانانی شرکەتە پەیمانکاریەکان، پێدانی مەزایای پیشەیی، بەهرەمەندبوون لە دەرمانی خۆڕایی، بەڕێوەچوونی یاسای 14 ڕۆژکار 14 ڕۆژ پشودان، بەکردەوە دەرهاتنی مادەی 10 یاسای ئەرک و بەرپرسیارەتی پرسنلی نەوت و کۆتایی هێنان بە دەستێوەردانەکانی دەوڵەت لە سندوقی خانەنشینی پرسنلی نەوت بوون. ڕێپێوانی خانشینکراوانی سەنعەتی فولاد و معدەن لە ئێسفەهان. خانشینکراوانی سەنعەتی فولاد و معدەن لە ئێسفەهان ڕۆژی یەکشەممە 11 جۆزەردان دژ بە دۆخی سەختی مەعیشەتی ڕێپێوانیان کرد. خانشینکراوانی ناڕازی بە وتنەوەی دروشم دژ بە دەوڵەت، خوازیاری زیادکردنی حەقدەست بەپێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی تەکمیلی، هاوسان سازی حەقدەست، پێدانی مەزایە براوەکان و هەڵوەشانەوەی بڕیاری دەوڵەت بۆ تێکەڵکردنی سندوقەکانی خانەنشینی بوون.
کۆبوونەوەی خانشینکراوانی تامین نیشتیماعی لە چەند شاری ئێران. ڕۆژی یەکشەممە 11 جۆزەردان خانشینکراوانی تامین نیشتیماعی لە شارەکانی تاران، ئەهواز و شوش بەپێی ڕەواڵی هەر هەفتە لە ئاست جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان ناڕزایەتیان دەربڕی. خانشینکراوانی تامین نیشتیماعی لە کۆبوونەوەکانیاندا پشتیوانی لە مانگرتنی کامیۆنداران کرد و خوازیاری ئازادی هەموو شۆفێرانی بەندکرا و چالاکانی سنفی و کرێکاری لە زیندان بوون. خانشینکراوان هەروەها داوایان کرد هەقدەستەکانیان بەپێی ڕێژەی هەڵاوسان بڕواتە سەرەوە، گەڵاڵەی هاوسان سازیان بۆ جێبەجێ بکرێت و لە دەرمانی خۆڕایی بەهرەمەند بن. مانگرتنی کرێکارانی شاغڵ لە ویسکەکانی گاز لە تەورێز. ڕۆژی یەکشەممە 11 جۆزەردان کرێکارانی شاغڵ لە ویسکەکانی گازی CNG تەورێز دژ بە نەدانی هەقدەست دەستیان لە کار کێشا و مانیان گرت. بەپێی ئەو دیمەنانە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە مانگرتنی کرێکاران بۆتە هۆی داخرانی چەندین ویسکەی گازی CNG و خەڵک بە دوای گازدا سەرگەردان بوون. کرێکارانی ناڕازی ڕایان گەیان کە تا هەموو داخوازیەکانیان جێبەجێ نەکرێت درێژە بە مانگرتن ئەدەن. پێوەستبوونی بەندکراوانی زیندانی فیروز ئاباد بە کارزاری سێشەمانەی نابوو ئێعدام. ڕۆژی یەکشەممە 11 جۆزەردان بەندکراوانی زیندانی فیروز ئابادی فارس لە بەیاننامەیەکدا پێوەستبوونی خۆیان بە کارزاری سێشەمانەی نابوو ئێعدام ڕاگەیان. لە بەشێکی ئەو بەیاننامەیەدا هاتووە ڕێژەی ئەعدامەکان بەردەوام لە زیادبووندایە. ڕژیمی کۆنەپەرستی ئیسلامی تەنیا لە مانگی گوڵانی ئەمساڵدا 170 بەندکراوی لە سێدارە داوە. بۆ هەڵوەشانەوەی سزای ئێعدام ئەبێ هەمومان پێوەست بە کارزاری سێشەمانەی نابوو ئێعدام بین و ڕێگە نەدەین کۆماری پەت و سێدارە ڕۆڵەکانی نیشتمان لە زیندانەکاندا کۆمەڵکوژ بکات. کوژرانی 2 هاوڵاتی بەلوچ لەلایەن ئیدارەی ئیطلاعات و دەستبەسەرکردنی 4 کەس. بەیانی یەکشەممە 11 جۆزەردان هێزە لەباس شەخسیەکانی ڕژیم لە شارەکانی سیریک و سەراوان هێرشیان کردە سەر چەند شارومەندی بەلوچ و 2 کەسیان کوشت و 4 کەسیان دەستبەسەر کرد. بەپێی راپۆرتی حاڵوەش هێزە ئەمنیەتیەکانی شارستانی سیریک هێرشیان کردوتە سەر خانوویەک لە گوندی جیریفی و کەسی گیان بە ناوی عەلی ئەسفیک تەمەن 32 ساڵ کوشتووە. لە گوندی ئاسپیچی سەر بە شارستانی سەراوان هێزە لەباس شەخسیەکانی ڕژیم ئۆتۆمبیلی 5 شارومەندی بەلوچیان داوەتە بەردەستڕێژی گولە و لە ئەنجامی ئەو هێرشەدا کەسێک بە ناوی محەممەد ڕەزا مەزارزێهی تەمەن 34 ساڵ گیانی بەخت کردووە و 4 شارومەندی بەلوچ دەست بەسەر کراون کە ناسناوی یەکێکیان بریتیە لە حەسەن یەزدانی کۆهەن مەلیک تەمەن 26 ساڵ. جێگای ئاماژەیە کە لە 5 مانگی ڕابردوودا بەلانیکەم 44 شارومەندی بەلوچ بە تەقەی سەدگوتگەرانی کۆماری ئیسلامی یان تەقینەوەی مین گیانیان لەدەستاوە و 35 کەس بریندار بوون کە بەشێکیان ژن و منداڵ بوون. برینداربوونی 11 هاوڵاتی و ژاراویبوونی 5 کەس لە چەند شاری ئێران. ڕۆژی یەکشەممە 11 جۆزەردان بەهۆی تەقینەوەی گاز لە نەیشابور و ئابادان 11 هاوڵاتی بریندار و 5 ئەندامی خێزانێک بەهۆی گازگرتووی لە ئەهواز ژاراوی بوون. بەپێی راپۆرتەکان بەهۆی تەقینەوەی گازی شار لە نیشابور 7 کەس و لە ئابادان 4 کەس بریندار و ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کراون. هەروەها بەهۆی بڵاوبوونەوەی گازی مونکسیدی کەربۆن لە ساختمانێکی شاری ئەهواز 5 ئەندامی خێزانێک لەوانە 2 منداڵی تەمەن 12 و 13 ساڵە و 3 ژن ژاراوی و بۆ نەخۆشخانە گوازراونەتەوە. کۆبوونەوەی ئێرانیانی ئازادیخوازی کانەدا بۆ پشتیوانی لە کامیۆنداران. ڕۆژی شەممە 10 جۆزەردان کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادیخواز دانیشتووی شاری ڤانکۆڤێری کانەدا بە مەبەستی دژایەتیکردن لەگەڵ سزای سێدارە و پشتیوانی لە مانگرتنی کامیۆنداران خۆپیشاندانیان کرد. بەپێی ئەو ویدۆیانە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە ئێرانیانی ئازادیخواز با بە دەستەوەگرتنی وێنەی بەندکراوانی سیاسی و وتنەوەی دروشم خوازیاری هەڵوەشانەوەی سزای ئێعدام و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوون. بەشداربووانی ئەو چالاکیە هەروەها پشتیوانی خۆیان لە مانگرتنی سەراسەری کامیۆندارانی ئێران ڕاگەیاند و خوازیاری بەشداری هەموو چین و توێژەکانی کۆمەڵگا لەو مانگرتنە سەراسەریە بوون. چوارەمین ڕۆژی مانگرتنی کرێکارانی شارەوانی لە ئیزمیری تورکیا. ڕۆژی یەکشەممە 11 جۆزەردان
کرێکارانی شارەوانی گەورە شاری ئیزمیر بۆ چوارەمین ڕۆژی بەردەوام دژ بە کەمی حەقدەستیان لە کار کێشا و لەسەر شەقامەکانی ئەو شارە خۆپیشاندانیان کرد. مانگرتنی کرێکارانی شارەداری ئیزمیر بەدوای بێ ئاکام نەگەیشتنی ببورن بەدوای بە ئاکام نەگەیشتنی دانوستانی نێوان کرێکاران و نوێنەرانی دەوڵەت دەستی پێکردووە و کرێکاران ڕایان گەیاندووە کە تا گەیشتن بە داخوازیەکانیان درێژە بە مانگرتن ئەدەن. کرێکارانی ناڕازی پاش مانگرتن لە بەردەم ساختمانی شارەوانی ئیزمیر کۆبوونەوە و دروشمەکانی بە کێری چاوی دوشمن، سەرکەوتن بۆ کرێکارانە، مانگرتن، سەرهەڵدان، بەرخۆدان، لە برسیەتیش بمرین قەت پاشەکشێ ناکەین و تەنیا لەسەر شەقام دەگەین بە مافەکانیان بەرز کردەوە. دوایین هەواڵمان سەبارەتە بە خۆپیشاندانی خەڵکی ئیتالیا دژ بە دەوڵەتی جورجیا میلونی. ڕۆژی یەکشەممە 11 جۆزەردان هەزاران شارومەندی ئیتالیایی لە شاری ڕۆم کۆبوونەوە و دژ بە یاسای نوێی ئەمنیەتی ئەو وڵاتە خۆپیشاندانیان کرد. بەشداربووانی ئەو خۆپیشاندانە کە ئەندامانی ئیتحادیە کرێکاریەکان و لایەنگەرانی فەلەستینی بوون دژ بە جۆرجیا میلۆنی سەرۆکوەزیری ئیتالیا دروشمیان بەرز کردەوە و خوازیاری هەڵوەشاندنەوەی یاسای نوێ ئەمنیەتی دەوڵەت بوون. بەپێی ئەو یاسا پەسەندکراوە دەوڵەت یارمەتی 10,000 یورۆ بۆ هێزەکانی پۆلیس دیاری کردووە. ئەگەر بەندکراوان لە زیندانەکاندا ناڕەزایەتی دەرببڕن ڕوبەڕووی سزای تند دەبنەوە. چۆڵکردنی خانووی پەنابەران خێراتر دەبێت، ژنانی دووگیان و خاوەن منداڵ کە هەڵە ئەنجام بدەن زیندانی دەکرێن و چالاکی یەکێتی کرێکاریەکان وەکو داخستنی جادەکانی قەدەغە دەکرێت و تاوانباران بۆ ماوەی 2 ساڵ زیندانی دەکرێن. بینەرانی عەزیز و خۆشەویست هەواڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد و ئاسوودە بن.